لە بەشی دووەمی بەرنامەکەمان باز لە کاریگەریە لاوەکیەکانی دابەزاندنی کێژەکەین بە سیستەمی کیتۆ دایت. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد پزیشکی ڕاوێژکاری خۆراکی. دکتۆر زۆر بەخێربی. زۆر بەخێرکەم دەستان خۆشە. سیستەمی کیتۆ دایت زانیاریمان هەیە و بەڵام دیسان هەر بوو بەرچاوڕوونیەک پێم خۆشە جارێکی تر شتێکی لەسەر بڵێیت. کیتۆ دایت بریتە لەوەی کەوا لەش ڕابێنیت لە جاتی ئەوەی شەکر بسووتێنێ بڕاتە سەر چاوری سووتاندن. تەمان لە لەشی مرۆڤ دائیمەن دوو جۆر میکانیزمێکیان وەکو خەتی یەک هێڵی یەکەم سووتانی شەکرە کەوا زۆر لەبەردەستە بە ئاسانی ئەکرێت ومانە هەموو زۆربەی ماسوکان و هەموو ئەندامەکانی لەشمان، بەڵام میکانیزمی دووەم بریتە لەوەی هەر کاتێک کە مرۆڤ تەمانەمە وەسیلەیەکە بۆ مانەوەی مرۆڤ لە مەلاین ساڵەوە، ینی کاتێک کە برسیت ئەبێ، کاتێککە خواردن دەست ناکەوێت، کاتێکەوە مرۆڤەکان لە ئەشکەوتێکە ئەژیاوە مەسن بە هەفتەم خواردن دەست نەکەوتووە، ناچارە گەر وەکۆڵی وەسیلەی دیفاعی دووەممان نەبووایە لەش چاوری سووتانە مرۆڤەکە ئەمرد، لەبەر لەش هەڵەسێت بە سووتانی ئەو چاوریانە و دوای نەمانی کۆگاکانی یاخود تەواوبوونی کۆگاکانی شەکر. لێرەدا هەندێک کاریگەری زۆر چاکیە لەسەر هەموو ئەندامەکانی لەش، لەسەر دەماغی مرۆڤ، لەسەر جگەری مرۆڤ، کاریگەریکی زۆر چاکیە لە دابەزینی کێشە، کاریگەری ئەرێنی هەیە لەسەر بەرگری لەشی مرۆڤ، لەسەر زۆربەی سیستەمەکانی لەش. تۆ تا چەند گرنگە هەر کەسێک کە هەڵدەسێت بەم جۆرە سیستەمە پێشتر ئاگاداری تەندروستی خۆی بێت و گرنگترین ئەو پشتیانە چین کە پێویستە پێش ئەنجامدانی ئەم سیستەمە ئەو کەسە ئەنجامی بدات. بەڵێ بەداخەوە زۆربەی کەس کە ئەڕاتە سەر ئەو سیستەمە بە زۆر بە کوێران و عەشواییان ئەڕاتە سەری و پێویستە بە مرۆڤ پێش هەموو شتێ بزانێ جارێ هەدەفەکەی چییە لە کیتۆ سزا، ئەو مهمترین شتە. جارێ ئایا تۆ ئەتەوێ بەس بۆ دابەزینی کێش مەسەن بۆ منە ئەو کاتە بە جیاوازتر توانی بیکەی، یا تۆ ئەتەوێ بۆ بەدەستێنانی تەندروستی گشتی لەشی مرۆڤ. هەموو کەسە پێویستە پێشەوەی دەست بکا بە سیستەمی خۆراکی کیتۆسز پێویستە ئاگای لە هەموو وەکو ئێمە بەڵێن وەزایفەکانی جگەری، وەزایفەکانی گورچیلەی لەگەڵ هەموو ئەو چاوریانەی کەوا لەناو خوێنی مرۆڤ هەیە کە ئەویش وەزایفی دڵ و بۆرەکانی خوێن و کۆڵی ڕنگدانەوەی ئەوانەیە، ئەمانە بێ هەمووی ئاگال لێ بێت و بەلای کەمی و هەموو مانگونی بۆ دوو مانگ جارێ ئاگاو لێیان بێت. چۆن ئاگاولیان ینی دکتۆر؟ بەڵێ چۆن ئاگاولیان ینی بچی فحسکەی بە تەئکیدی ینی بێ ئەو کۆڵی مختبەر و تاقیگەیی بزانی ئاگال لێ بێ. ئەوە کێشەکەیەکەوە خەڵک زۆربەی زۆری وەکو شتێکی زۆر هاکەزایی وەریگرتووە و یعنی هیچ گوێ نایەتە ئەو شتانە و حتى قبل لمرحليك عمري ومرحليك عمري فرق كمان، يعني شو تواني كيتو مثلا منا كرة جنج عمري بسبين صالة رياضة كابادي بيلدينج كمان زور أخوات زاني، يعني مثلا جنج ليش تواني صرفي كبري أو شوري زوري كإخوة معنا بلام كابري كعمري 50 60 صالة نخوشي ضليه نخوشي شكره زورنا راحته إلا قبل جر چاودێری پزیشکی بیت. کاتێکا دکتۆر ینی ئێستا زۆر جار ئێمە ڕاهاتوین هەر شتێکمان بێ ئەکسەپ بۆ سۆسیال مۆدیا لێی دەزانیاری وەرگرا سیستەمی کیتۆ دایت کیتۆەوەی شتێکی ترت پاشگرێک دایت کیتۆ دایت ینی ڕژێمی خۆراکی زۆر باشە. یعنی ناکرێ ئەبێ هەموو سیستەمێکی کیتۆ دایت بۆ من بۆ کاکدانیار بۆ هاوڕێیەکی ترمان فەرقیەوەتە لە خۆمانەوە نابێ بێ پزیشکێک بۆی دابنێ. بتأكيد نكهر عفو هنك رجيم خوراكي تاسا هم رجيم خوراكي كاش كالين مثلا من روخوري نازن رجيم خوراكي جوش زور خواردن كان بيلين كارنفور دايت معنا يعني بالراسي ناكري يعني من زور لچن چاپکتنی که باسی امانم کردو زور خوم شخصي خوم يعني هینم لیت و کل زور عجبم لی كشخصك عمري 50 ساله دو جار قصر كراوه مؤهله يعني مرشح ذلك ابوي ذبحك دانشتوه بجوي شي وكولي تندرسي خوي خصوته بردس شيء وبردس شخص كدانش ولا معلوم رزمه بزور خلكان يسمى لاحظوك جينك دانشتوه يا ابتدائيه متوسطه وكل مال اخوانو جروب كيداناو كيتوسزو 10000 كز دانشو جوي لغري اونا كيلك بخو اونا توري بخو اونا نازم شي خوي تركز نازم انا ممارسه ازمنكي خوي كلاقل كيتو بالضبط يعني لو كان خلكاني كان بيقول هرنازان يعني يسمون من اواني خارج من بداخل يعني بالراس يعني زور يعني اما تكون لكم الجاي اما وقتي اجين كواني لخارج نزور لاما ينتلمان بداخل هي يعني من يعني قام لي لزور لينا كان اخوي الشخص كاخوي اصلا قدوني ودا بزيني كاش يعني مثلا من يس جروب اي بين شخص قدوه كيتي مثلا ودائما تو لهمو بوارك ابي كيف كي بقدوه لو بوارا بيشان بوانيا تو قرب ولا كابرايك كباسي باكتميزي وكا خوي
پیس و پۆخڵ بێ مەسەڵەن ناچیت بەتەکیدی مەسەڵەن ئەوانەی کە لە خارجە مەسە کابرا سەیرێکە یا ئەفرەتێکە یا ژنێکە یا مناڵ کوڕێکە ئەم جیل لە تازەیە ئەمە هەمووی ئینگلیزی زانن ملاحظە بکەمانە هەندێک شتی تەرجمە کردووە لە ئینتەرنێت و لە یوتیوب و نازانم چی ومانەوەی ڕێک وەکۆڵێ شەفەویەن دانێ وەرگێ گەڕێت و ئەیا بە خەڵکەکەش هەمووی بەم شێوەی نیەکەنەوەمان یعنی ئەمە بەڕاستی کاری سەیە بۆ ئەمە پێویستە گوێ لە کێ بگرین بەڕاستی ئەمە کاری سەیە یعنی عەفوم کە یعنی شخصێک یعنی لەو تەمەنا مەسەن عمری 16 ساڵە دوو جار قەستەرە کراوە بۆ جاری سێم ڕەشەحە کە فەتح سەدری بۆ بکەن تەندروستی لەشی خۆی ئەیاتە دەست شخصێک هێشتا ئاعدادی تاو نەکردو مەسەن یاخۆ دوو سێ کەلیمەی بە ئینگلیزی تەرجمە کردووە یا ژنێ لە ماڵە دانیشتەوە مەسەن بۆ نمونە خوێنەواری یا ابتیدایی یا متەوەسە ناگاتە یعنی لە باشترین حاڵەتە ناگاتە ئاعدادی خوێنەوار لەوێ دانیشتەوە ڕاوێژکاری خۆراکی وەرەگرێ کەوا دانیشێ لە ڕۆژێکە لە بینی 200 بۆ 300 هەندێکیان نیو کیلۆ گۆشت و چەوری بخوار لە هەمان کاریسەیە زۆر یانمانە پێویستە ئەبێ لە پزیشکی پسپۆڕ وەریگرێ بە تەکیدی ئەگەر هەر نەڕوا بە لای دکتۆری وەکۆڵی خۆراکی دکتۆرێکی باڵتنیە بێ وەکۆڵی سەردان دکتۆری باڵتنی بکە بزانێت چی بەسەر هاتووە ئەو کارەنجامە فەسەجانی کەوا لە جگەر و گورچیلان مەسەن بۆ من زیاد بوونی ئەتوانین باسی مەسەن ئینە لاوەکیەکان بکەین سەر بە تەفسیلی مەسەن کە یەکێ لەوانە کە گورچیلە لە هەموو شوێنێک زیاتر زەرمەند بێتەمانە مەسەن بۆ منە ئەگەر باسی بەر لەوە ینی بۆ نمونە من دێمە لای بەڕێزت سیستەمێکی کیتۆدایتم بۆ نووسی بۆ کێش دابەزێ هەر سیستەمێک کێش بەڵام دیسانەوە هەر پێویستە من دوو مانگجارێک بەڕێزت چاودێری هەناوی من هەبکرێ بۆی بزانم گورچیلەم یان جگەرم ڕاهاتووە لەگەڵ سیستەمە بەستەمەیە بەتەکیدی هەندێک جار تەسەوڕ کە بۆ نمونە ئەوەی کە زۆرتر خەڵکی واهین لێ کردوماسن لە طبعا دایما ملاحظە کە لە ڕژەمی خۆراکی کیتۆسا لە مانگی یەکەمە ینی تقریبا مانگە بۆ دوو مانگ یەکەم لەبەرەوەی کەوا کاربۆهیدرێت و تەرکەکەیت بڕێکی زۆر لە ئاو نەبێت لە شتا چکو بۆ کاربۆهیدرێت لە بەعکسی پرۆتین و چەوریوە لە هەموو ئەوانی کە زیاتر وەکۆڵیت ئاو کێشە بە کوردێکی خۆمان چۆن نایسە شەکر بێن و ئاوی تێک بزان چۆن هەڵێم ژێمانە هەموو گرامێک لە کاربۆهیدرێت 3 و لەدا 7 گرام بۆ نزیک 4 گرام ئاو ڕاکێشێت لەبەرەوە بە شێوەیەکی زۆر دڵخۆشکەرانە ئەو شخصە لە مانگی کە ماسێرەکەی مەسەن 7 کیلۆ دابەزێت ئیتە دوای ئەوە سێت ئەو 7 کیلۆ زۆر زۆری ئاوە مەسەلمانە بڕێکی باشیش چەوری بووە بەڵامی تر دوای وەزانتە ئەوە بەردەوام بێ وەختە زانی وەسا ئەمیش هەر لە سەر سیستەمەکەی خۆی هەموو ڕۆژە بەلای کەمێ کیلۆیە بۆ کیلۆنیە گۆشت و مریشک و نازان چی و کە ئەمە زۆر کاریگەری نەرێنی خراپی هەیە لەسەر دڵ و بۆرەکانی خوێنی و لە هەمان کاتە هەندێکیان هەم ینی کەس هەیە بینی و ماگام لێ لە ڕۆژێکە بەلای کەمە نیو کیلۆ چەوری خوا نیو کیلۆ دووگ و بە هەموو شتەکانمانە یعنی ئینجایتر وەختی ئەزانی ئەمانە هەمووی کەڵەکە ئەبێ و لە هەمان کات کێشەوە سێت چکو نازانێت سیستەمەکە بۆچی کێشی وەساوە لەبەر چی ینی بە چی بزانێت ئایا بۆچی ئایا جگەری بەسەن بۆ منە میتابۆلیزم بۆ خاو بۆتەوەمانە ئەمانە کاریگەری زۆر خراپی هەیە یەکی لەوانە کە مەسەن بۆ منە کاریگەریەکانی بریتە لە وشکبوونەوەی لەش ئەو کەسانی کەوا کێشی گورچی لایەن هەیە لەبەرەوەی لە ڕژەمی خۆراکی کیتۆسا دائیمەن ئارەزوود بۆ خواردن ئاو کەمە بێتەوە لەبەرەوەی کە تۆ کەمتر کاربۆهیدرێتە خۆیتمانە باشە ئەو کەسانی کەوا کێشەی بەرزبوونە یوریک ئەسیدیانە کێشەی کریاتینینیان هەیەمانە زۆر خراپە بە شێوەیەکی خراپ کاریگەریان کە زۆربوونی چەوری خواردن ئەبێتە ترشبوونی خوێن لە ئەنجامی ئەمەدا هەم بە هەموو شێوەیەک ئەگەرێکی گورچیلەکانی ناتەواو بێ یاخۆ ئۆڕەدی خۆی کێشەیەکی گورچیلەکانی هەبێت کاریگەرێکی زۆر خراپی هەیە و بۆی هەیە لە هەندێک کەسە هەر بۆتە مردنیش مەسەلمانە دروستبوونی بەردی گورچیلە ئەگەرکەوە نازانێت ڤیتامین دی زۆر ئەخوا لە سەر بەسەریەوە و لە هەمان کاتە باشە بڕێکی زۆر چەوری ئەخواتۆمانە و بۆ هەیە یا بەسەری دابەزاندن وەکۆڵی بە خێرایی ئەبێتە هۆی دروستبوونی بەردی زراوە بە هەمان شێوە ئەگای لێ نییە بزانێت ئەنزامەکانی زرا و جگەری چۆنە و بە شێوەک مامەڵان لەگەڵاکە ئەمانە هەمووی کاریگەری زۆر خراپن لە ئەسڵی ئەسڵا ینی خۆی ڕژەمەکە زۆر شتێکی زۆر چاکە ئەگە بەڕێشەوەیەکی ڕێکپێک و بە سەرپەرشتی دکتۆر بیکەی بە تەکیدی بە ئەرێنی ئەشکێتەوە بەسەر تەندروستی لەشی مرۆڤ. دکتۆر ئەم سیستەمە زۆر جار زۆرێک لە خەڵکی هەن کە ئەنجامی ئەدات بۆ نم مودەتی چەند مانگێک زی بە 15-20 کیلۆیەکدا ئەبەزێ بەڵام دوای مودەتێک کەوازی لە ئەهێنێ وەکو خۆی لێ دێتەوە یان ئەمە ببێت لەگەڵ هەموو تەمەن تا بڕوات یانەبێت چۆن دوای کە کێشەکەم هاتە ئەو مستەوای کە خۆم ئەمەوێت چی بکەم دوایەوە قوربان قەتیش ناگاتە 15-20 کیلۆ عەفوەوە واضح بێ لەمان لە مانگی یەکەم بۆ مانگی دووەمە زۆربەی کات لە ینی بەپێی کێشەکەیە مەسەلەوانە لە بینی 5 کیلۆ بۆ 10 کیلۆ دا ئەبەزێت دوای ئەوە سێر بەرتی نازانێت مەسەلەن بۆ نمونە
بەنەگە هەر بەردەوامیش بێ هەر بەردەوام لەبەرەوەی یعنی سەیری من کە کیتۆ کاتێکەوە خەڵک ئیسە بۆن منە غەڵەتترینشت لە کیتۆ چێ بۆن منە ئەو کەسانێکەوە کیتۆکەن بۆن منە ئەوەی کەوا تێگەشتۆ بە مستەمڕی بە بێ کۆڵی حەد و حدود دەستکە بە چاوری خواردن کیتۆ کاتێکەوە تۆ ئەبێ بزانێکەوە لەشت لەسەر ڕژێمە تەندروستەکەیە کە تەرجمە بێ بۆ کەمبوونە کالۆریەکانت یعنی بۆن منە من بۆن منە 3000 کیلۆ کالۆری خۆم لە ڕۆژێکا و کێشم 100 کیلۆ فەرزەن کاتێک کە دەستکەم بە کیلۆ لەمە هەفتەیە یەکەم و دووەمان مشکلە نییە حتا توام 3500 کیلۆ کالۆریش خۆم چاوریەکانی زۆرە بەرەبەرە وات لێ دێت مێشکت صاف ئەبێ مێشکت پڕ ئەبێت هەست بە برسێتیت کەم ئەبێتەوە لەبەرەوە هەر ڕژێمێکە کرد حت نەکی تۆش تەرجمە نەبوو بۆ ئەوەی کەوا بێ بە تێربوونت تەرجمە نەبوو بۆ ئەوەی کەوا کالۆریەکانت کەم بێتەوە ئەو کاتە ئەو تۆ لە سەر ڕژێمەکە زۆر بە هەڵایکی تۆمانە زۆربەی کەس ئەوە شێ بە هەڵای کات بە مستەمڕی مەسەن سەیرەکە هەر 3000 کیلۆ کالۆری زیاتریش ئەخوا بە چاوری باشە و لە هەمان کاتە دانابزێ و دەست بکارێن ئەتوانێت هەموو کەسێ ئەتوانێت بۆ وەکو بیدایەت 6 دانەمانی یەکەم بیکات طبعا هەتا زۆرتر بیکەی زیاتر لەش ڕادت لەسەر شتێکمانە پێوتێ مێتابۆڵیک فلێکسیبڵیتی ینی مەتاڵتێت یاخو لاستیکی لە بینی سووتانی چاوری و سووتانی شەکرە بۆ منە گەر 2 هەفتە بیکەوی یەکسەر وازبین تۆ یەکسەر بەسەری عێڕات شوێنی خۆی بۆ مای مانگێ بیکەی باشتری تۆزە 2 مانگ 3 مانگ بیکەی کە دەست کردو بە خواردنی ئاسایی کەمتر واو لێر بەس ئەگەر 6 دانەمان بۆ ساڵە بیکەی لەش بە تەواتی لە بینی هەردوو میکانزمەکە لاسیکێتێکی زۆ دروستە بێت ئەو کاتێکەوە وازێنە لە شەکر و شەکرەوات دەست لەش سەرکی تۆسز و هەر دەقەیەک خواردت هەندێک کاربۆهایدرێت بە فترەیەکی زۆر کەم لەش دەڕاتە سەرکی تۆس لەبەرەوە سڕەکە یەکەم شت ئەبێ بزانی جۆری بەرنامەکە چۆنیە دووەم پێویستە بەوەی کەوا ئاگات لە خۆت بێ بزانی ئایا تێر بوویت بزانی ئایا ئەو هەدەفەی کە بە دوایە ئەگەڕێ پێکاوتە دکتۆر ناسینی جەستەی خۆمان سبە نمونە من بە گۆشت هیچ کێشم زیاد ناکە هەر بە پێچوانەوە بە ماسی زیادەکە لە کاتێکە ڕەنگە لە جستی کەسێکی تاڕێک پێچوانە بێت ئەمە توانین وامان لێ بکە ئاسانتر لە ڕێگەی ژەم سیستەمە خۆراکیەکانەوە کێشی خۆمان تەوازن بگرین یان ڕابگرین یان بشمانەوەی کەمێک دایبەزێنین بەڵام بە تاکیدی هەموو ڕژێمە خۆراکیەکان بۆ کراوەکەوە یەکەم شت خۆی دائیمەن کلیلی یەکۆڵی تەندروستی گشتی بریتە لە دابەزینی کێش ینی قەڵەوی دائیمەن ئەتوانین بڵێن لە هەموو حاڵەتێکە بریتە لە حاڵەتێکی نەرێنی باشە بۆ ئەو مۆزوعی تۆ مەسەن بۆ نمونە ئەبێ ئێمە خەڵک بە هەڵە تێگەشتووە لە ناو کۆمەلگای ئێمە کەوا ئەڵێن تەنها مەسەن بۆ نمونە شەکر دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئێمە هۆرمۆنێکمانە پێێتە هۆرمۆنی ئینسولین تاوان هۆرمۆنی ئینسولین هەر کاتێکەوە تۆ کێشت زیایی کرد و چاوری کۆبووە لە ناو ورکتەوە لە ناو لەشتا کێ تاوانبارە هۆرمۆنی ئینسولین هۆرمۆنی ئینسولین هۆرمۆنێکە ئەگەر بمانوێ بۆی لە ئەسڵی مۆزوعەکە تێبگەین هەرچی کۆڵی پێکهاتی خۆراکیە بێ بڕاتە ناو خانەکەەوە هەتا تەقەت با لە دەرگا هەتا هۆرمۆنی ئینسولین لەگەڵانە بێ دەرگاکەی بە ناکرێتەوەوانە باشە کەواتە بەس بە هۆرمۆنی ئینسولین بە چی زۆرتە تێزە ئەدرێت بە شەکر و کاربۆهایدرێتەوەوانە بەڵام ئیترم ئەو مانای ئەوە نییە تۆ گۆشت و چاوری بخۆی بە فترەیەکی زۆر بۆ بڕێکی زۆر نەبێتە هۆی دروستبوونی قەڵەوی پرۆتینی زۆر خواردنیش بە هەمان شێوە بەڵام بە شێوەیەکی مامناوەند کەمتر لە ناو شەکرە کە زۆر خوارد ئەوش بە هەمان شێوە بێتەوە تێزدانی هۆرمۆن ئینسولین و لە هەمان کاتە دەبێتە هۆی ئەوەی کەوای مرۆڤ قەڵەو بێ و وەزیندان ناوەزە نمونێکی بەسیتی پێڵم ئەو کەسانی کە گۆشت زۆر خۆن زۆر هەیە لە کۆمەلگای ئێمە هەر زۆر یان حساسەتی هەر بەرامبەر چاوری بە حاڵ یەک پارچە دوو گوبینە شوێنێکە فڕێەیە چاوری شلەکەی ئەفرەیەمانە زۆربەی کاتی خوا گۆشتاتەخوا سەیری شەکەی زۆر لە من تۆ قەڵەوترە و بە هیچ ئەوش داناوەزت کاتە خۆ مۆزاکەەوە نییە لەبرەوەی گۆشت زۆر خواردن یەکێکە لە گەورەترین ئەو هەڵانەی کە لە ڕژێمی خۆراکی تۆسا خەڵک بە هەڵە تێگەشتووە زانەتە بێت لە ڕۆژێکە کیلۆ بۆ کیلۆنیە گۆشت و مریشک و هێلکە و ماسی ئەمانە خوامان یەکێ لە کاریگەری خراپەکانی شوێ هەندێک جار ئەڵێن لەگەڵ نازانم چ جۆرە خواردنێکە ئەبێتە باعیسی جەڵدە دروستبوونی جەڵدە لەبەرێک کە چۆرێکی زۆرە بۆن پێ لەگەڵ شەکر و شیرینیوانەیە یانێک جار هەر کەسەلانی بەکاری بێنی خۆی ئەگەر کیتۆت کرد نابێت شەکر و شیرینەوەمانە بخۆیتەوەمانە بەڵام سەرکە تقریبان لە ساڵنەوەی خەڵک بە پێ ئەو ئینەی کە من چەندها هەزارانە خۆش میلیۆن مەسەر لەو حاڵەتەوە زۆربەی زۆری بێتەوەی دابەزینی چۆرەکانی خوێن بۆ
لەبەری تۆ هیچ مەسادری کاربۆیدت ناخۆی و لەگەڵیشیان ڕاضەکەی و لەگەڵیشیان کەم ئەخۆی بڕی ئەو چۆری کە هاتە تەنها بەشەوە کە لەش سەڵفیکە لەبەر هیچ کاڵەکە نابێت لە خوێندا بەڵام وەکڵی کاریسەکە لەکوێ لەوایە کە تۆ هەموو ئەو چۆریش خۆی و لە هەمان کاتشە خەڵک چیتینگ دەیەکە و کۆڵ ڕۆژێکی غەشکرد نەکات مەسەن تۆ بۆنمونە لە هەفتەکە 5 ڕۆژکی تۆسەکەی لە ناوەڕاستەکانیە هەموو 2 ڕۆژدا ئەنەی بە هەوەسی خۆت کابرادان شەشتی کە خۆمانە هەمووی کەڵەکە ئەبێت ئەو چۆریە زۆرە لە ئەنجامە لە هەندێک کەسا هەردا نابزە چۆریەکانی مەسەن LDL و کۆلسترۆڵەکەی لەگەڵ تراگلۆسیرۆیددا نابزە زۆر کێشێکی زۆر گەورەیە و هەندێکدارم خۆم وام لاتۆ یەکسەر کیتۆکەم بۆ وەساندو و ڕژێمی خۆراکی کەم بۆ داناوە کەوا پێویستکە بۆ ئەوی لەبەرەوەی کەوا ئەوە زۆر کێشێکی زۆر گەورەیە بەڕێی من ئەگەر زانیت ینی تۆ ینی ئەگەر زانیت ناتوانانی بە ڕێکوپێکی ڕژێمەکە بکەیت ومانە لە ناوەڕاستەکانیا و کۆڵی غەش ئەەکەی چیتینگ دەیەکەی نێکی باشتر هەر لە ئەسڵا هەر لە ئەسڵا خواردنی دروستی نۆرمەڵ بخۆی باشە کەمێک کاربۆهایدرێتەکانە کەم بکەیتەوە زۆر باشتر لەوەی ئەگەر بیکەی و بە هەڵەبیکەی کیتۆسیا تا بە ڕێکوپێکی و زۆر چکم تۆ ئێمە معاملەی لەگەڵ بڕێکی زۆر لە چاوری ئاکەین بۆ دڵ و بۆرەکانی خوێنت لەبەرەوە یا ئەبێ بیکەیت زۆر بە ڕێکوپێکی زۆر بە باوەڕێکی بە قۆتەوە بەبێ غەشکردن و لە هەمان کاتا لەژێر چاو سەرپەرشتی دکتۆرە ئەگەر ناتوانانی ئەمانە بکەی هەر لەسەر ڕژێمە خۆراکی عادیەکەی خۆت بی بە شەرتێک کاربۆهایدرێت شتەکان زۆر کەم بکەیتەوە ئەو شەکرە تێکراوانەی کە زۆربەی خۆراکانە هەن ئەوە یعنی کۆڵی ئێمە 2 جۆر شەکرمان هەیە کە زۆر ئەو شەکرێکمانێت طبیعیە وەکو نان و برنج و مەسەن بقولیات و شتەکانەمانە تا ڕادەیەک کەمتر شەکری خوێن بەرزەکات و بەڵام هەندێکمانەیە تێکراوە مەسەن شەربەتە پاقلاوە سکرێمان شتانە ئەمانە ئەتوانی تا ڕادەیەک زۆر کەمی کەیت یارنەی هێڵی ئەمە بکەیت کە بە شەرتێک ئاگاو لە خۆ نەبێت زۆر باشتر لەوەی کەوا ڕژێمەکە بکەیت و ئاگات لە خۆت نەبێ و هیچ سەرپەرشتی دکتۆری جوڵان نەبێت کاکتۆر زۆر جوانەی کیتۆدایتەکەنیان تر لە ڕژێمی خواردن بەکارن بۆی کێشیان دابەزێ ئەڵێ ناوچاومان زۆر دابەزێ زعیفە بین پێمانەوە دیارە بەڵام جەستەمان بە تایبەت کەمەر و ورگ و ئەمانە هەر وەکو خۆیەتی کێشدا نابەزێ ئەمەش دیسانەوە خەلەکە لە چیایە هەڵا جێبەجێکردنی بە هەڵە تێگەشت وەزانێتە ینی لەشی مرۆڤ ئەوەنە ینی مەسەن وەکو ئێمە بیرەکاتەوە حەزەکە جوان بێت دەمو چاوت خەپ و خڕ بێت و بەڵام لە خواردەوە هەمووی ورگداوت نا بەداخەوە ئێمە جۆرێک لە چۆریمانێن ناو ورگی مرۆڤ ناو وەسەتی مرۆڤ پێوتە ڤزرە و فات یاخو چۆریەکانی ناوە ئەو چۆریانی کەوتا بەسەر دڵ و جگەر و گورچیلە و ڕێخۆڵەکانمانەوە ئەمانە زۆر لە ڕووی هۆرمۆنی و زۆر چالاکن واتە چی لە ڕووی هۆرمۆنی ئەوەنە چالاکن کەوا مەشاکی لە ئینەکان دروستەکە بۆ مرۆڤ مەشاکلی دروستبوونی مەمک دروستەکە مەشاکلی لاوەزبوونی هێزی سێکسی دروستەکە بۆ ئافر عادەکانی تێکەیە زیبکە دروستەکە قژە ڕوتێنێتۆمانە دائما بەداخەوە ئەوە ئاخر چۆریکە یینەکات ینی بەرمونە بە کوردەکەی بڵین چۆریەکانی ورگ و ناوەڕاستی ئینسان ئاخرە لەبەرەوەی کیتۆسز بریتی نییە لە بەس لە گۆشت زۆر خواردن چۆری کیتۆسە بێت لە زمنی ڕژێمی خۆراکی تەندروست و ژیانی تەندروستا بێ واتە خەوت کۆنتڕۆڵ کەیت و بە شێوەیەکی چاک بە شەوان زۆر زوو بنووی بانیان زوو زۆڵسی ڕێزەی تاڵتی بکەیت لە هەموو ڕۆژەکان تا بەپێی ئەو بڕێکە لەشە پێویستە کەمی کالۆریەکانت کەم کەیتەوە لە هەموو کاتێکە دوور کەویتەوە لە قەلەقی و خەمۆکی لەگەڵ ڕژێمەکەتەوە ئاگات لە خۆ بێ هەموو مانگونیە بۆ 2 مانگجارێ ئەگاو لە دەرەنجامە فەسەجەکانیە گورچیلە و دڵ و بۆرەکانی خوێن و چۆریەکانت بێ لەژێر سەرپەرشتیت بەڵێ ئەمە ئەو کاتە ئەبێتە هۆی ئەوەی کە هەموو چۆریەکانی لەش بەتاڵی دابەزێومانە خراپ بەکارانێکە جۆرە بێتە هۆی دروستبووی نەخۆشی درێژخایەن نەخۆشی درێژخایەن ینی مەسەن ئەوانەی کە زۆر تائیسە ینی ئەوانەی کە تۆشی کێشە بوون ئەوش لە هینیە و کۆڵی لە نەزانی بەکارهێنانیانەوە زۆرتر مەشاکلی گورچیلە گورچیلش ئیسیهانی پێ ناکرێت مەسەن ئەگەر تۆ بە غەڵەت بەکاریبێنی و گورچیلت بۆ خوانەخواستە فەشەلێکی لە ینی مردن واتە ینی مەسەڵوانە کەیەکی لە زۆر گەورەی کێشە گەورەکانە کاتە دکتۆر ئامۆژگاریت پێیان من بۆ هاونیشتیمانی هاوڵاتیانی گویان لە بەڕێستە پلانیان هەیە کێشی خۆیان دابەزێنن ئەو ڕێنمایە پزیشکانەی یان ئەو ڕێکارانەی کە تەندروستن بیگرنە بەرجا وەرزشکردنە سیستەمی خۆراکیەت بۆی کێشەندابن بەڵێ من پەیامێکم بۆ هەموو کەسێمانم بەداخەوە لە کۆمەلگای ئێمە ئەگەر ملا حەزە بکەیت ئێمە ئەوەنی کە سەرفی ئەەکەین لە ژیان لە خۆمانە لە خواردنە لە سەفەرە لە هەندێک شتا کە هیچ شوێنێکی ناگرێ و بەت بەڵبڵک و بەعکسەوە ئەوەنەی کە لەشی خۆمان وێرانەکەین پێمان کۆڵی شیاو نییە یەک لەسەر دەی ئەوە سەرفکەین لە تەندروستی لەشی خۆمانە بەداخەوەم قسەیەکەمەمانە
زۆر بەمان خەڵکە ناسم ینی لە ئەوەنەی کە سەرفیەکە لە خۆراکی ناتەندروست و لە سەفەر و لە جل و وەرگۆمانە پێی شیاو نییە یەک لە سەردەیەوە سەفکە لەناو لە تەندروستی لە خۆیانمانە باشە اینجا ئەوە ئەڵەمەمانە ئەگەر تۆ خۆت کوڕێکی گەنجی 20 ساڵی باس ناکەین کەوا زۆر ڕاضە کاوتا ڕادێ بەس ئەگەر شخصێکی لە سەر و 35 ساڵەوەی ئەگەر شخصێکی کێشەی تەندروستی هەیە ئەگەر شخصێکی هەوکرین جوگەکانت هەیە شخصێکی شەکرت هەیە بەدایبەتی ئەوانەی کە شەکریانێ ئەوانەی کە نەخۆشیەکان و بۆریەکانی دڵیانێ ئەوانەی کە خۆی ئۆڕەدی کێشەی چاوریەکانیان هەیەمانە ناکرێت بە کوێرانە دوای شخصێ بیکەی بەڕابەری خۆت بۆ ئەوەی کەوا دانیشی نەکی تۆ هەموو ڕژەمی خۆراکی پێویستە لەژێر چاودێری پزیشکیە بیکەی چکۆ تەندروستی لەشی مرۆڤ ئەوەنە ئاسان نییە تۆ تەسلیمی شخصێکی بکەیت بە ئاسانی دانیشی کوێرانە لەوە وەرگێمانە زۆر باشە دکتۆریان زۆر سپاس بۆ بەڕێ دکتۆر زانا ئەحمەد پزیشکی ڕاوێژکاری خۆراکی یاخوا بەخێر سپاس زۆر سپاسی دەستان خۆش بژێ